ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاوڕێیانی هاوکارمان توینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی پێنجشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. مانگرتنی کاسبکارانی مەیدانی غەلا لە بۆکان. پەیامی دادخوازانی کوردستان بە بۆنەی کۆچی دوایی نگار کورکور. کۆبوونەوەی ناڕەزایەتی خەڵکی ڕۆباتکەری تاران دژ بە قەیرانی بیاوی و ناڕەزایەتی خوێندکارانی زانکۆی عەلامە لە تاران. مانگرتنی کاسبکارانی مەیدانی غەلە و دانەوێڵە لە بۆکان. ڕۆژی سێشەممە 26 خاکەلەوەی 1404 هەتاوی کاسبکارانی مەیدانی غەلەی بۆکان دژ بە بەرزبوونەوەی 400% ئیجارە دوکانەکان کۆبوونەوە و دەستیان لە کار کێشاوەتەوە. پاش بەرزبوونەوەی زۆری ئیجارەی دوکانەکان لەلایەن خاوەن دوکانەکانەوە بە شێوازێکی هاواهەنگ لەگەڵ یەکتر، کاسبکاران کە زۆربەیان کاری کڕین و فرۆشتنی دانەوێڵە دەکەن بە شێوازێکی سەرانسەری مانیان گرتووە. جێگای ئاماژەیە کە ساڵی ڕابردوو ئیجارەی هەر دوکانێک لەو شوێنە 15 تا 20 ملیۆن بوو، بەڵام ئەمساڵ بەهۆی گرانکردنی لەلایەن خاوەن دوکانەکانەوە ئیجارە بووە بە 100 تا 150 ملیۆن و ئەمەش ژیانی کرێکارانی توش کێشەی معیشەتی کردو. پەیامی دادخوازانی کوردستان بە بۆنەی کۆچی دوایی نگار کورکور. ڕۆژی چوارشەممە 27 خاکەلەوەی 1404 هەتاوی دادخوازانی کوردستان بە بڵاوکردنەوەی پەیامێک بە بۆنەی کۆچی دوایی نگار کورکور خوشکی مجاهد کورکور بەندکراوی سیاسی مەحکوم بە ئێعدام ڕێزیان لە یادیە و چالاکوانە گرت. ڕۆژی سێشەممە 26 خاکەلێوە نگار کورکور چالاکی مەدەنی و خوشکی مجاهد کورکور پاش گیرۆدەبوون بە نەخۆشی شێرپەنجە لە نەخۆشخانەیەک لە ئاڵمان گیانی بەخت کرد. دادخوازانی کوردستان بە بڵاوکردنەوەی پەیامێک سەرەڕای سەرخۆشی لە بنەماڵە و کەسوکاری ئەو ژنە چالاکە ڕێزیان لە هەموو چالاکیەکانی دژ بە سزای ئێعدام کرد و هەروەها خوازیاری ئازادی براکەی بوون. جێگای ئاماژەیە کە لە کۆتایی پەیامەکەدا جەخت لەسەرەوە کراوەتەوە کە دادخوازانی کوردستان تا کاتی هەڵوەشاندنەوەی سزای سێدارە و هەروەها وەدیاتنی کۆمەڵگایەکی ئازاد لەسەر هێڵی خەباتی ئەو ژنە خەباتکارە دەمێننەوە. کۆبوونەوەی ناڕەزایەتی خەڵکی ڕۆباتکەری میتاران دژ بە قەیرانی بیاوی. ڕۆژی سێشەممە 26 خاکەلێوە دانیشتوانی شارستانی ڕۆباتکەریم لە پارێزگای تاران دژ بە نەبوونی ئاوی خاوێنی خواردنەوە ناڕەزایەتیان دەربڕیوە. دانیشتوانی ئەو شارە کە بەهۆی پچڕانی بەردەوام و درێژماوەی ئاو ژیانیان تووشی کێشە بووە لە بەردەم فەرمانداری و ئیدارەی ئاو و ئاوەڕۆ کۆبوونەوە و ناڕەزایەتیان دەربڕیوە. جێگای ئاماژەیە کە دانیشتوانی شاری ڕۆباتکەریم بۆ چەندە هەمین جاری بەردەوام دژ بەم قەیرانە کۆبوونەتەوە، بەڵام لەلایەن بەرپرسانەوە بایەخ بە داخوازیەکانیان نادرێت و هاوڵاتیان تووشی کێشەی بێداشتی و تەندروستی بوون. کۆبوونەوەی خوازیارانی مەسکەنی ملی لە یەست. ڕۆژی چوارشەممە خوازیارانی مەسکەنی ملی لە شاری یەست دژ بە پێنەدانی خانوەکانیان لە بەردەم وەستانداری ئەو شارە کۆبوونەوە و ناڕەزایەتیان دەربڕیوە. ناڕازیان لە کۆبوونەوەکانیاندا کە هەموویان لە چینی هەژاری کۆمەلگان ئاماژەیان بەوە کردووە کە ساڵانە بڕەپارەیەکی زۆریان بۆ وەرگرتنی خانوو پەردات کردووە، بەڵام پاش تێپەڕبوونی چەند ساڵ نەک تەنیا خانوەکانیان پێنەدراوە تەنانەت لەلایەن بەرپرسانەوە دیسان داوایان لێکراوە چەند قستی دیکەش بدەن بۆ وەرگرتنی خانوەکانیان. بەشداربوانی کۆبوونەوەکە ئاماژەیان بەوە کردووە کە بەرپرسان خیانەتیان بە ئیحتیمادی خوازیارانی مەسکەن کردووە و پێویستە سزا بدرێن و هەروەها جەختیان لەسەرەوە کردەوە کە تا کاتی وەدیاتنی داخوازیەکانیان بەردەوامە بن لە ناڕەزایەتیەکان. کۆبوونەوەی ژنانی ئیسفەهان لە قەراغی زایندەڕوود. ڕۆژی چوارشەممە کۆمەڵێک لە ژنانی شاری ئیسفەهان بە کۆبوونەوە لە قەراغی چەمی زایندەڕوود و خوێندنی سرود و پەخشان دەنگیان بۆ وەدەستێنانی ئازادی بەرز کردەوە. بەپێ وێنانێک کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراونەتەوە، بەشداربوانی ئەو کۆبوونەوە بەبێ حیجابی ئیجباری و بە خوێندنی پەخشان و گۆرانی بۆ پێشوازی لە بەهاری ئەمساڵ بوون بە هێمای خۆڕاگری دژ بە سیستمی پیاوسالار و دژەژنی کۆماری ئیسلامی. بەشداربوان ئەم پەیامەیان ئاراستەی هەموو ژنان کرد کە تا کاتی وەدەساتنی ئازادی و مافەکانیان بەردەوامە بن لە خەبات. ناڕەزایەتی خوێندکارانی زانکۆی عەلامە لە تاران.
ڕۆژی چوارشەممە خوێندکارانی زانکۆی علامەی تاران دژ بە لە خوارەوەبوونی کواڵەتی خواردنی و زانکۆیە ناڕەزایەتیان دەربڕی و خوازیاری پێڕاگەشتنی ناوەندە پەیوەندیدارەکان بوون. بە پێ راپۆرتەکان دۆخی بێداشتی و تەندروستی لە سلف سرویسی ئەو زانکۆیە. سەرەڕای وەرگرتنی پارەیەکی زۆر لە خوێندکاران زۆر خراپە و تەنانەت لە ناوخواردنەکاندا کرم بئیندراوە. جێگای ئاماژەیە لەو ڕۆژانەی ڕابردوودا لە زانکۆکانی ئێران ژمارەیەکی زۆر لە خوێندکاران دژ بە خراپی دۆخی خواردن ناڕەزایەتیان دەربڕیوە و ئەمەش بووەتە هۆی ناڕەزایەتی خوێندکاران لە زانکۆکان. خراپی دۆخی تەندروستی بەندکراوێکی سیاسی لە زیندانی ئەڤین. بە پێ راپۆرتەکان کامران ڕەزای فار زیندانی سیاسی ڕاگیراو لە بەندی چواری بەندیخانەی ئەڤین سەرەڕای خراپی دۆخی تەندروستی لە مافی دەستڕاگەشتن بە سەرەتاییترین دەرمانەکان بێبەش کراوە. ناوبراو مانگی خەرمانانی 1402 هەتاوی بە هێرشی هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر و پاشان لەلایەن لەقی 26 دادگای انقلابی تارانەوە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ لایەنەکانی دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی حکمی 5 ساڵ زیندانی بەسەردا سەپێنرا. ئەو بەندکراوە سەرەڕای لەسەرەوەبوونی تەمەنی و هەروەها توشبوونی بە جۆرەها نەخۆشی لە مافی دەستڕاگەشتنی بە سەرەتاییترین دەرمانەکان و هەروەها پێدانی مرەخەسی دەرمانیش بێبەش کرا. و دوایین هەواڵمان سەبارەتە بە لە سێدارەدانی دوو بەندکراو لە زیندانەکانی دیزڵاوا و عێراق لە ڕۆژانی دووشەمە و سێشەمە 25 و 26 خاکەلێوەی 1404 هەتاوی دوو بەندکراو بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی دیزەڵاوای کرماشان و عێراق ئیعدام کراون. بە پێ راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بەندکراوێک بە ناوی سعید عەباسی تەمەن 34 ساڵ ببوورن تەمەن 24 ساڵ و خەڵکی شاری ئەلیگو دەرز بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی دیزەڵاوە ئیعدام کرا. هەروەها بەندکراوێکی دیکە بە ناسناوی غوڵام عەلی ماشەڵڵاهی بە هەمان تۆمەت لە زیندانی عێراق لە سێدارە دراوە. جێگای ئاماژەیە لە دەستپێکی ئەم ساڵەوە ڕژیمی کۆماری ئیسلامی بە شێوازێکی بەرچاو ڕێژەی لە سێدارەدانی بەندکراوانی بەرز کردوێتەوە و ئەمەش بووە بەهۆی نیگەرانی کۆمەڵگای نێودەوڵەتی. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.